ئاسان بڕۆ نیازی سلااوان لێ بێ نیادگارفاایە خمە شەو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە لە بەرەوەی هەندێک دواکەوتین لە بەرنمەکە من زۆر ناڵێم بەرنمەکەمان تایبەتە بە هەڵەبجە و خەمەکانی هەڵەبجە و هەڵەبجەیەکان من زیاتر ناڵێم جنابی پارێزگاری هەڵەبجە بەڕێز کاگالی عوسمان لەگەڵمانە سوپاس بۆ ئەم دەرفەتە کاگالی ئەمەوێتەر بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین لەو ماوەی کە جەنابەت دەستت بە کارەکانت کردووە وەکو محافظ وەکو پارێزگاری هەڵەبجە چیتان کردووە بۆ هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان بۆی لێرەوە داخلی باسەکانمان بین بەخێراتتانەکەم سپاس بۆ دەرفەتە ئێمە دیارە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی پارێزگای هەڵەبجەوە کە برای بەڕێزم کاک عەبدوڵڵا و من وەکو جێگیری محافظ بۆ کاروباری کاجێری و کاکشە کاژووک و جێگیری محافظ بۆ کاروباری هونەری لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە ئێمە بە بەردەوامی خەریکی تەشکیلکردنی پەیکەری تەنزیمی ئەو پارێزگایە بووین بۆی کە بتوانین پارێزگایەکی تازە دروستکراو و ئیستیحداس بوونی ئەم پارێزگایە لە قەزاوە بۆ پارێزگا ئەمە کارێکی هێروا ئاسان نەبوو و ئەو سەرەتایش کە ئەو گۆڕانکاریە لە دوای ئەوە لە 25 هەشتی ساڵی 2016 کە ئاڵوگۆڕ کرا ئەو بوو لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە من لە 25 هەشتی ساڵی 2016ەوە دەست بەکار بووم و کارمان کردووە لەو فترەی کە کارمان کردووە بە دەستە جەمعی بۆی کە بتوانین پەیکەری ڕێخستنی ئیداری پارێزگای هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە ئەتوانم بڵم ئەو سیانزە بەڕێوەبەراتی گشتی لەسەر ئاستی پارێزگابوونا هەیە ئێستا ئێمە هەشت بەڕێوەبەراتی گشتیمان هەیە و دابڕێنراون لە پارێزگای سلێمانی خۆشەویست و ڕاستەوخۆ ڕەبتیان بە وەزارەتەکانی خۆیانەوە هەیە و ئەو بەڕێوەبەرایەتیانیش کە لەسەر ئاستی پارێزگایە کە بەڕێوەبەرایەتین ئەتوانم بڵم لە کۆی ئەو هەش بەڕێوەبەرایەتی تا ئێستا حوتیان دەست بەکار بوون وەکو لەسەر ئاستی پارێزگا کە بەڕێوەبەرایەتین لە ڕووی تەشکیلەی پەیکەری ئیداری پارێزگاکەوە ئەتوانم بڵێم تا بەڕێژە پێتی بڵێم لە سا هەفتای کارەکانمان تەواو کردووە و لە ڕووی ئاودانیشەوە بەسپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کە لە مانگی حوتی ساڵی 2017 سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد لەگەڵ وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستانە توانرا کۆمەڵێ بەڵێنمان پێبات وەکو جەنابیان فەرمویان ئێمە غەدر لە هەڵەبجە ناکەین وەکو پارێزگاکانی تر تەعاملی لەگەڵاکەین لە پرۆژەی ئاوەدانیە بەسپاسەوە دەتوانم بڵێم کە هەندێک لە پرۆژە استراتیژیەکان کە بۆ خەڵک سوودی هەیە و سوودی ڕاستەخۆی بۆ هاوڵاتیان هەیە کەوتونەتەوە گەڕ و بە بەردەوام کاری لەسەرەکەین. باشە کاگالی ینی لە نوێترین باسەوە داخل بین حکوومەتی عێراقی لە ئێستادا بڵین لە پرۆژەیاسای بودجەی 2015 و 16 هەڵەبجەی وەکو پارێزگاری یاخود وەکو پارێزگای هەڵەبجە هێناوە بەڵام کە ئەگاتە بودجەی 2010 سەیرەکەی وەکو پارێزگا لەگەڵ هەڵەبجە مامەڵە ناکە ئەمە لای ئێوە نیگەرانی دروست کردووە لای حکوومەتی هەرێمی کوردستان نیگەرانی دروست کردووە کە ئەمڕۆ سکرتێری ئەنجومەنی وەزیرانجدا ئاماژەی بەوە داوە کە دیسانەوە داوایەکیان یاخود یاداشتێکیان ئاڕاستەی حکوومەتی عێراقی کردووە و لای پارلەمانتارەکانیش کە لەگەڵ جەنابتانە لەگەڵ خۆتانە کۆبوونەوە لێرە ئەوەندەی بە دوواداچوونتان کردبێتەوە کاری ئەمە چییە؟ ئێمە بەداداچوونمان زۆر لەم بابەتەوە کردو چ لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە کە لە پەرلەمانی عێراق نوێنەرەکان لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان کە لەوێن چ لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕێگە تایبەتەکانیشەوە کە توانی بێتمان ئێمە سۆراغی ئەم بابەتە بکەین بەڵام ئەوەی ئەزانین لەم قۆناغەیە کە جەنابەت ئاماژەیەکی باشت پێکرد هیچ بەهانەیەک نییە لە بەردەمی ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی مەسەلەن بەڕێز عەبادی کە لە دوایم دانیشتنا بە سەرۆکی فراکسیۆنە کوردیەکانی وتووە هەڵەبجە ئێمە ناتوانین بودجەی بۆ دابنین یاخود بەنەوەی لە ناوەکان ناوی بە پارێزگا بوونی نێنێ ئێمە وەڵامی قانونی دەستوریمان هەیە لەم بابەتە باشە زانیمانەوە ناتوانن بودجەی بۆ دابن میێزانیەکی پارەیەکی بۆ تەرخان بکەن بەڵام بۆچی ینی پاژەکەس بوونەتەوە لەوەی کە ناوی وەکو پارێزگا بهێنن من ویستم درێژەی باسەکە لە ئەخیری بابەتەکە بۆتی باسکەم دیارە ئەو بارودۆخە
ئیداری و سیاسی کە بە هاتووە لە ناو ساحەی سیاسی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان بە تایبەتی لەم ئەخیرانە ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە نێوان هەرێم و عێراقا هەیە توانم زیاتر بڵێم ئەوە ڕنگدانەوەیەکی سلبی هەبووە بەسەر هەموو پەیوەندەکانەوە و بە دروستبوونی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2015 لەو وەزعی قەیرانە سیاسی و ئیداریە من زیاتر ئەتوانم بیگەڕێنمەوە بۆ ئەم بابەتە چونکە وازەحە ئێمە هیچ بەهانەیەک نییە چ لە ڕووی دەستوریەوە کە لە مادی 141 کە باسی ئەوە کە ئاڵێ هەموو ئەو یاسایانی کە لە پەرلەمانی کوردستان عفو لە ساڵی 92 هەتاکو ساڵی 2023 دەرچوون هەمووی کاری پێکرێ لەبەر ئەوە هەڵەبجە لە ساڵی 1999 بووەتە محافەزەوە دەنگی لەسەر دراوە بۆ ئەمەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان نووسرا و کراوە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال لە سیویەکی 12 ساڵی 2013 خستوێتی دەنگدانەوە و ئەنجومەنی وەزیران مەشروعی بۆ دەرکردەوە بەڵام بابەتی موازنەکە لە ساڵی 2015 لە ساڵی 2016 لە ساڵی 2007 لە هەر سێ ساڵەکە حکوومەتی پەرلەمانی عێراق لە موازنەی عامی عێراقا هەڵەبجەی وەک پارێزگا ناوهێناوە بە وازحی هەیە ئەمە بەشێکە لە استیفزاز و دەمارگرتنی هەرێمی کوردستان حتمما ئەوە بەشێکە بێت لەو بابەتانە چکە لە هەر سێ ساڵەکەیە بە پارێزگای هەڵەبجە هاتووە من ئەمە ئیزافەیەک لەسەر ئەم بابەتە بکەم لەبەر ئەوە حکوومەتی عێراقی لە ساڵی 2007 لە مانگی 2007 وەزارەتی تەختیتی حکوومەتی عێراقی نووسراوێکی ڕسمی ئاراستەی پارێزگای هەڵەبجە کردووە نەک قەزای هەڵەبجە و نووسراوەکەشمان لایە و داوای ئەوەکە بە ئێمە ئەڵێ ساڵی 2007 لە موازنەی عامی عێراقا 2 ملیاردتان بۆ دانراوە بفەرمونون هەر ئێمە نین حوت پارێزگای تری عێراقە بەسڕەیە زیقارە هەڵەبجەیە کەرکووکە یەک دوو پارێزگای ترە لەگەڵ کۆمەڵێ منەظەماتی سابئی و وەقفی شیعی و سونی ئەمانە 14 جێگەیەکە پارەیان بۆ دانراوە معاملەی پارێزگابوونیان لەگەڵ ئێمە کردووە چێ کردوێتی وەزارەتی تەختیتی حکوومەتی عێراقی کردوێتی وەزارەتی تەختیتی حکوومەتی عێراقی چییە لە هەموو حکوومەتەکە وەزارەتی تەختیت شادەماری ئەو حکوومەتەیە لەبەرەوە ئیعترافێکی بە پارێزگابوون و تعاملێکی بە پارێزگابوونیان لەگەڵ ئێمە کردووە هیچ بەهانەیەکی دەستوری و قانونیش لە بەردەم کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنەکانی هیچ وەڵامێکیان بۆتان وەرگرتوێتەوە کوردەکان ئێمە ئەوە بووە کە وەڵامەکار ئەوە بۆ کە ئێمە ناتوانین دیارە ئیترەوە پرۆسە سیاسی کە بەداخەوە کە لە عێراقا هەیە ئەوەی ڕەندانەوەیکی سلبی لەسەر بە پارێزگابوون و ئەدایی جێبەجێ نەکردن و یاخود بەنێوعی لە ناوعەکان هەیە لەسەر ئەم پارێز هەندێک قساکرێ لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بەناو ئەم شارە ئەتوانم بڵێم بێنازەی کردووە بە پارێزگا لە ڕووی کردەوە وەکو پێویست نهاتۆتە پێشەوە من چەند نمونەیەک دەدەمێت جەنابیشتان وەکو کەسی یەکەمی ئەم شارە پێم خۆش وەڵام بنەوە یعنی کە لە سیروان دەرەچی داخلی هەڵەبجە ئەبی دەواازەی هەڵەبجە هەست ناکە ئێمە هەڵەبجێ یعنی هیچ هێمایەک نییە ئەگەر شارەزان نەبی بزانی ئەمە هەڵەبجەیە وەکە دیتە ناو شارەوە ئەگەر کەسێکی چاوساخ ڕێنوێنیت نەکات یعنی قوتعەیەک لافتەیەک تابلۆیەک نییە بتگەێنێتە جێگەیەک یعنی ئێمە ئەم شەو ڕەنگە 2 ساعتی تر بگەڕینە ئەم جێگەی جەنابتانمان نەدۆزی بایەتەوە ئەگەر چاوساغێکمان لەگەڵ نەبووە هۆکاری ئەمانە چییە خۆتانن یا حکوومەت کەم تەرخەمە با ئێمە وای لێ نەکەین ئێمەش هەر حکوومەتین و بیستومە دەواازەی شاریش درابوو بە کۆمپانیایەک بەڵام ئەو شانزەی سەیەکی دیکە شاتەوە هیچ نەکراوە ئێمەش هەر حکوومەتین و شانزەی ئەو دەواازەی کە درابوو ئەو بەڕێز کاگاسی حاجی محەممەد کردو ئەو مەشروعە هەر جێبەجێ ئەکرێ بەڵام لەبەرەی پرۆژەیەکی گەورە و گرانتری لەوە بەدەسوێت کە باخچی ساوایانە بۆ یەجارێ ئەو دەواازەیە نەکەوتو دەبواری جێبەجێکردن و بۆ بابەتی ئەوەی کە ڕاستە هێڵ و ئاراستەکان بۆ دۆزینەوەی ڕێگاکان ئەمە شتێکی مۆدیێرن و سەردەمیانە و ئەوەیە بەڵام وەکو خۆم وەکو محافەزە و هەم وەکو بەڕێبەتی هاچووی پارێزگای هەڵەبجە هەنگاوی جدی نراوە و هەنگاوەکانیش ئاوڵاتیان بەچوی خۆیان بینیویانە بە نمونە مەسەرەن بۆ یەکەم جارە لە ینی لە مێژووی شاری هەڵەبجە ترافیک سیستەمی ترافیک بۆ دابنێت سیستەمی ترافیک دانراوە و بەڕێبەتی هاتوچۆ بە دیزاینێکی جادەکانی هەموو پارێزگای هەڵەبجەی کردووە کە بە گوژمەی ملیارێک و 600 ملیۆن لەیان وەزارەتی ناخۆ لەسەر بودجەی هاتوچۆ مەشروعەکە پێم وابێ تەندەرینیشی بۆ تاواوکراوە بۆی هێڵکاری هەموو جادەکان
بکرێ و تابلۆیش تیا موجودە بۆ ئەوەی کە هەموو گەڕک و کۆڵان و ئاراستەکان دابێت زەمەنی هەیە بۆیە خۆتان نەزانم بۆیە ئەبێت لە وەرزێکا بکرێت کە باران و تەڕوتوشی نەبێ بە کۆتایی هاتنی مەسەرەن وەرزی بارانبارین ئەم بابەتەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. هەر من گلەیەکانی خەڵکت لێ یەکەم یعنی بەر لەوەی ترافیک دابنێن هەست ناکەن باشتر وابوو کێشەی ئەو تاسانەتان چارەسەر بکردایە. تاسەیەکی زۆر لە ناو شار هەیە ناقانونین هەمووی کۆنکرێتە تایەتی موشەکەلە نیوەی قانونیە تاسە نەرمەکانە نیوەی بووە بە کۆنکرێت یعنی بۆ ئەمانە چارەسەر ناکرێت ئەمە ڕەنگە بودجەیەکی ئەو هیچی ناوێ هەموو تاسانەی کە هەبووە بە بەردەوامی لیژنەکانی قایم قامێت وە شارەوانی بەشی تەجاوزی و بەڕێبەرایەتی هاتوچۆ ڕاست پێراون هەر تاسێک بە مۆڵەتی فەرمی وەرنەگیرا بوو بۆ ئەوەی کە بە شێوازێکی هەندەسی بکرێت ئیجراعاتیان لەگەڵا کردو و لاش براوە. ئەوانەی ئێستا لە ناو شار ئەوانەی کە ئەوانە هەموو مۆڵەتیان هەیە چکە قوتابخانەیەک مەسەلەن هەر تاسەکەم ئەو کۆنکرێتە ڕقا ینی ئەگەر ئاگات لێ نەبێت ئەو کۆنکرێتە مەسەلەن لە هەولێری شاهەیە و لە سلێمانی شاهەیە بەرچاوێنی ئەبێت لە هەڵەبجە شابێ بۆ چکە هەڵەبجە شارێکی بچووکە وە کەسافە سوکانیەکەی چڕبوونەوە لە ناو شارەکەیە کارێکە کاتۆ لە شارێکی بچووکە ئەگەر مەسەلەن بتوانین دوو گەڕێک بەگەڕی هەڵەبجە هەمووی مەجموعەیە گەڕەکەن بەدە دقا ئەو مەجموعە گەڕەکە تۆ ئەەکەی بە چاوی خۆت مەجموعەیە تاسە بینی ئەم شتت بەلا ئەوەیە بەڵام مەسەلەن لە شارێکی شارە گەورەکانی مەسەلەن وەکو سلێمانی و دووەک و هەولێر و ئەوانە کە تۆ بگەڕی پێم وابێ بە تۆ بە 20 دقە بە نیم ساعت جاریە بە ساعاتێکیش ناتوانانی چەند گەڕێکی بکەیت. باش بینە سەر مەرزەکان ینی باسێکی ترەوەیە کە چەندە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ینی ڕەزامەندی پیشان درراوە بۆ ئەوەی بڵین گەنجینە بۆ هەڵەبجە هەبێت و ئەگەر هەڵە نەبم بەڕێوەبەرێک و چواردە فەرمانبەری هەبێ ئەمە تا یەکسە جێبەجێ نەکراوە. هەڵەبجە لە ئێستادا لە ڕووی داراییەوە پارێزگایەکی سربەخۆیە لە سلێمانی. ئەوە لەم چەند مانگی ڕابردوو بە واژۆی بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەوی کە دارایی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگای سلێمانی جا بکرێتەوە ئەو فەرمانە دەرچووە و لیژنەکان ڕاست پێراون بۆ ئەوەی کە دارایی پارێزگای لە ڕووی دارایی و پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی لە یەک دابڕێەوە وەزارەتەکانی دارایی وەزارەتی تەختیتی تیان ڕاست پاردەوە بۆ ئەم کارە جێبەجەکە و ئەم ساڵ هەر بە فەرمانی بەواژووی جێگری سەرۆکی حکوومەت ڕژنووسی بودجەی ساڵی 2018 پارێزگای هەڵەبجە تاو بووە و دوێنێ من واژۆی بودجەکەم کرد بۆی ئاراستەی وەزارەتی دارایی بکرێ ئەمەش بۆ تاریخی هەڵەبجە و بۆ مێژووی هەڵەبجە بۆ یەکەم جارە بودجەی ڕەشنووسی بودجەی ئامادە ئەکات بۆ ئەوەی کە ببێت بە ئوسوسێک بۆ بەڕێوەبردننی تەواوی پارێزگاکە لە ڕووی کارگەڕیەوە پرسیارەکەی ترت بەنسبەت ینی ئەوەی کە ئێوە سربەخۆ بوون بەنسبەتی گەنجینە بەڵێ گەنجینە جەنابتان ئەزان لە هەموو پارێزگایەکە یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی بابەتی بە داراییکردنی ئەو شتە ئێمە گرفتنێکمان هەیە و گرفتە ناشارینە لە ڕاستیا ئێمە پارێزگایەکی تازە دروست بووین هەتاوەکو ئێستا و پارێزگایە کە دامەزراوە هەموو پارێزگایەک بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی خۆی کە لە هەیکەلی تەنسیمی پارێزگاکە 12 بەڕێوەبەرایەتی هەیە ئێمە هەتاوەکو ئێستا نەمانتوانین 6 بەڕێوەبەرایەتی ناو ئەم پارێزگایە دروست بکەین و 6 بەڕێوەبەرایەتەکەی کە خۆمان ئیدارەیەین و خۆشمان کاروبارەکانی ئەمانە بڵێ شەشەکەی ترمانداناوە بڵێ هەمووی بە وەکالەتە بۆ لەبەرێ گرفتمانەیە ئێمە مۆزەفمان نییە مۆزەفمان ناتوانین دامەزین لە بیدایەتی دروستبوونی ئەم پارێزگای تا ئێستا 50 مۆزەفمان بۆ دامەزراوە 50 فەرمانبەریش بەڕاستی لە تمۆحی بەڕێوەبردننی کاروبارەکانی پارێزگا ناکە بەڵام بەسوپاسەوە هەموو کارمەندانی کە لە پارێزگا داوامەکەن بەڕەچاوکردنی هەموو قەیرانەدارانەی کە هەبوو بە بەردەوامی لە هەفتەکە هەموو خەڵکی هەڵەبجەتوان ئەو شایەتیە بن بە تاوی ڕۆژەکان داوامەکەن بە تاوی ڕۆژەکان لە کاتژمێرەکانیشە ینی ڕەچاوی ئەویان نەکردو کە داوام بکەی تاوا بێت و بکەی تاوا نابێت بەڵام من لە سەروباری هەموو ئەم بابەتانەوە وەک مومەسیری ئەم شارە لە ڕووی کارگەڕیەوە لەگەڵ بەڕێزان سەرۆکی حکوومەت لەگەڵ بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەیەکە بە فرسەتم زانی کە داوای ئەویان لێ بکەن دەسەڵاتی بەخشینی ئەو تەوزیعی وەزیفی ئەو 11,000 مۆزەفەی کە فەرمانبەرن
لە بایۆمەتریا نایان تۆمار کردووە ئێمە بتوانین دابشکاریەکی فەرمانبەران بکەین بۆی هەم دەربازمان بێ لە هەڵ ئاوسانە و لە دوای ئەوە ئەگەر پێویستمان بە دامەزراندن هەبوو بۆ فەرمانکانەوە بکەین بەڵێ بەڕێوەبەراتی گشتیەکانیشمان ئەناڵێنن بەدەست نەبوونی فەرمانبەرانەوە بۆ نمونە بەڕێوەبەراتی گشتی شەهیدان بەڕێوەبەراتی گشتی شارەوانیت بە نمونە بێنمەوە ئەم دوو بەڕێوەبەراتی لە هەر سێ محافەزەکەی ترەوە لە هەر هەژدە محافەزەکەی تری عێراقا مقارنە بکەیت کە یەکی چەند فەرمانبەریانەیە هەموو بەڕێوەبەراتێک لە 200 فەرمانبەر کەمتری نییە من ئەم دوو بەڕێوەبەراتیم یەکی 20 کارمەندیە ئێبە 20 کارمەندە تۆ چۆن ئەتوانی وحدەی حسابی بۆ دروستکەی کارجێڕی بۆ دروستکەی هۆبی قانونی بۆ دروستکەی زەحمەتێکی زۆرە و هەموو ئەم بەڕێزانەی کە شانیان ناوێتە بەر ئەم ئەرکە ئیداریە توانیوانە هەتاوەکو ئێستا کارەکان بەڕێوە بەرن هیوادارین کە بارودۆخی هەرێمی کوردستانیش لە ڕووی دارایی و ئیداریەوە باش ببێ بۆی کە ئەم پارێزگایە لە ڕۆ بەنسبەت مەرزی شۆشمێەوە ینی کاروبارەکانی ئەم مەرزە چۆن بەڕێوە چون من بەنامە هەندێک گلەیم پێگەیشتووە کە کاسبکاران لە جیاتیەوەی هاوکاری بکرێن ئاستەنگ بۆ کارەکانیان دروست دەکرێت ئەمە تا چەندەوایە ئەم گلەیە تا چەندێتەوە لە ڕاستیە ئێمە لەبەرەوەی کە پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی گۆشەگیرە هەر لە سەرەتاوە بیرمان گۆشەگیر کراوە گۆشەگیرە گۆشەگیر نەکراوە موقع جوگرافیاکەی وایە کە مەرفەزی لێ دەرچوونی نییە کە مەرفەزی لێ دەرچوونی موقعێکی جوگرافیشت بە نمونە وەرگێت کە مەرفەزی لێ دەرچوونی نەبووی گۆشەگیر ئەبێ کە گۆشەگیر ئەبێ ینی مەساڵحی تیجاری تیان نابێ جموجوڵی تیان نابێ کە ئەم شتانیشی تیانەما هاوڵاتەکانی ناچارەکرێن مەسەرەن ئەم شارەت جێبێڵم بۆ شارە قەرەباڵغەکان بۆ کار و کەسابەت و هەلی کار ئێمە هەر لە سەرەتای دروستبوونیان پارێزگاوە زۆر بیرمان لەوە کردو کە هەڵەبجە لەم گۆشەگیریە ئازادکەین ئەوەی کە لە مەرزی مەسەرەن شۆشمێ ئەگوزارێ ئێمە چەند 2 ساڵە لە بیرکردنەوەی ئەوان ئەم مەرزە تەنها بۆ هەنێک کەس نەبێ بۆ هەموو خەڵک بێت بۆ نمونە بەڵێ توانیمانە و لە ماوەی فترەی ڕابردووە چەسپانیشمان بۆ نمونە کۆمەڵێک فێربوو بوون هەر بە وەزعی سەرانەیان مەسەن ئەوە یەکێکە لە ینی من سەرانە لە ئەم بابەتەمان ڕاگرت و مەرزمان داخست و هەرچی ڕێکارێکی یاسایی و ئیداری هەیە لە چوارچێوەی ئەوە تەنزیممان کرد و خەڵکمان ناردووە بۆ جێگەکان بۆی بزانێت مەسەن لە مەرزی باشماخ چی ئەگوزارێ لە پەروێزخان چی ئەگوزارێ وا بکەن بیکەن بۆ ئەساسێک ئێمە خەڵکەیە بەناوەوە لەوێ تا ئێستا بەدواداچوونی بۆکەن نەک بە شێوازەکان من داکۆکی کارە بم لەسەر ئەو بابەتە کە ڕێگە بە هیچ کەسێک نایم لێژێر هیچ ناونیشانێکە ئاوکە بۆ ئێمە هاتین ڕێسا و یاسایەکماندانە بەپی و ڕێنمایانەی هەیە سندیکامان نێنایە پێشەوە سندیکامان نایە پێشەوە لەگەڵ بەڕێبەتی هاتوچۆ گەیاندنی پارێزگاکەمان نایە پێشەوە بۆی کە بتوان ڕێسا و ڕێسای دانن ئەو مەرزە مەرزی هەمووان بێ نەک مەرزی کۆمەڵی ئەشخاص بێ بۆی کە بتوانن مەسەرەن سیاری بار هەڵگر یا جۆرە لە جۆرەکان داغڵ بکەن سەرانەیەک بسەرن یا پارەیەک بسەرن ئەمە ئەو پارەیە ناگەڕێتەوە ئەم پارە بۆ هیچ کەسێک ناگەڕێتەوە تەناجێتە گیرفانی چەند ئەشخاصێک ئێمە ئەمەمان کۆتایی پێنا ئەمما کۆتایی پێنا ئێستا خاوەنی هەموو سیارەکان ئەتوانم بڵێن زۆر دەستخۆشییان هەیە وەکارێکی باش لێرە شۆپیانەڵی کە پارە و ئێمە بە هەموو کەسێکمان ناوە ئێستا هەموو خاوەن سیارێکە کە کارەکە لێ و خەتیە بۆ لەو قەتا کاری کردووە ئەو پارەیە بە هیچ شێوەیە لە شێوەکان نەماوە من کات زۆر لە بەرژەوەندیم نییە و کۆمەڵێک تەوەریشم ماوە گەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر مەمنونە گروپێکی چالەکانی کۆمەلگەی مەدەنی لە هەڵەبجە لە فەیسبوک ئەوەیان نووسی واڵێت هەڵەبجە زۆر پێداویستی زۆری ینی گرنگی هەیە پێویستی هەیە کەچی بۆ نمونە بەرپرسەکان جەنابەت و بەرپرسەکانی دیکە ڕۆشتون داوای ئۆتۆمبیلی نوێیان کردووە و ئۆتۆمبیلی نوێش ضرور نییە ینی تایەتی ئەوترێ بۆ نە بەرپرسەیە ئۆتۆمبیلە کەوازی لە بەرپرسیارەتەکە هێناوە بێگومانم جەنابی شتەی ناسی ئۆتۆمبیلەکەی لەگەڵ خۆی بردووە ڕادستی حکوومەتی نەکردوەتەوە ئەمە چۆنە هەموو شتێکە بێ وەکو خۆی باسکرێ بێگومان من لە کۆبوونەی زەمین لەرزەکەی کە بەسەر پارێزگای هەڵەبجە و دەربەنی خان و ئەو منتیقانە هات لەبەرەوەی کە دەربەنی خان ئێجگار کارەساتەکەی زیاتر بوو یعنی لە ڕێوی کارڕووخان ئەوە بوو جەنابی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت هەن لە وەزیرە بەڕێزەکان لەوێ بوون من بۆ بابەتی بۆ مەلەرزەکە کە کۆتایی بە کۆبوونەوەکە هاو کۆبوونێکی هاوبەش بوو ئەمە ئیداری گەرمیان لەوێ حزورمان هەبوو
من داوام کرد لەوەی کە ئەگەر دەدەقەیەک ببەخشن بە پارێزگای هەڵەبجە کە معاناتی زۆرمان هەیە بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت داواکەیان قوبوڵکردن نەک دەدەقە بوو بە نیو سەعاتیش دانیشتنەکە بۆ چکە من کۆمەڵێ بابەتی حساس هەبوو کە تایبەتە بە هاوڵاتیان کە بە درێژایی ئەتوانم نەک بڵم 26 ساڵ لە هەشتاکان و لە هەفتاکانەوە خەڵکی هەڵەبجە ناڵانێتی بدەسەم بابەتەوە ئەویش مەسلەی تاپۆکردنی هەموو ئەو زەوی و خانوانەیە کە لە پارێزگای هەڵەبجە دروست بوون کە ڕێژەکەیان زۆرە ئەوەشی لە ساڵی 1970 خانووی دروست کرد بێ لە پارێزگای هەڵەبجە تا ئێستا خاوەنی تاپۆی خۆی نییە ئەم بابەتە بابەتێکە لە کاتی قەیرانی دارایی ئێمە ئەو دەسەڵاتی کە بۆم باسکردی تەوزیعی وەزیفی ئەو 130,000 مۆزەفەمانەیە کەچی بەڕێبەرایەتیەک سێرەکەین 200 هەیە بەڕێبەرایەتیەک سێرەکەین 20 فەرمانبەری من داوای ئەم دەسەڵاتانەم کردووە لە مین زمنیها ئێمە هیچ عیبیتیان نییە من مەسەلەن قایم قامەکەم ساری نەبێ داوای ساری بۆ بکەم هیچ عیبیتیان نییە محافەزەکەی بۆ 2 ساڵ بۆ سیاری من محافەزەکەی من تازە دروست بووە هیچ وەسایلێک نییە ئەو مەشاریعانی کە لە هەڵەبجا کراوە من ئەوەم بیرچوو لە ڕێگەی ئێمە و چۆن توانیمانە ئیسیفادە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەین 8 ملیۆن و دۆلار لە پارێزگای هەڵەبجەیە مەسەلەن سەرف کراوە بە چی سەرف کراوە چێ دەرخستەی بۆ کردووە چێ بە دوایەچوونی کردووە چێ ئامادەکاری بۆ کردو خۆ من نەڕۆشتم مهندیسەکانی من ڕۆشتون حساباتی من ڕۆشتووە بە ڕێبەرایەتی یاسای من ڕۆشتووە ئەی من سارم نەبێ مەسەلەن بۆ کاروباری ئیداری بەڕێکردنی خۆم ئەی حکوومەت نابێ وەسائلی لەبەردەستابێ و ئەم کاروبارانە لەبەرەوە پێم بڵێن کاتم تەواو بۆ یەک خولەکەم بدەنێ چونکە دوو پرسی زۆر گرنگ ماوە بە کورتی وەڵامم بیتەوە زۆر سوپاس دەکەم قسە لەسەر ئەو بەنسبەت بەڕێوەبەرایەتیەکانەوە باس لەواگرێت کە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە گلەییەکی زۆر هەیە لە بەڕێوەبەرەکەی تەنانەت ئەوترێت مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت جێگری سەرۆکی حکوومەتیش دەستێوەردان و تەداخلیان کردو بۆ گۆڕینی وا هەڵەبجەیەکان داواکەن بگۆڕێ بۆ نەگۆڕراوە تا ئێستا ئەو بابەتە بۆ شێوازە نییە لە ڕاستیە ئەو بابەتە بابەتی سەحی هەڵەبجە من لە کۆبوونش ئاماژەم پیاوە بابەتێکە بێ لە ڕیشەوە چارەسەر بکرێ و هەر هەڵەبجێش کێشە لە بەڕێوەبەرەکەی نییە کێشە لە مەسلەی ستاف و بەڕێوەبەرایەتی نییە ئینا مەسەلا ئەگەر کێشەی بەڕێوەبەرایەتێکی بێ بەیانی بەڕێوەبەرەکە مەسەلەن دەست لە کارێک کێشێتەوە بەڵام ئێمە کۆمەڵی پێشنیاری باشمان کردووە بۆ ئەوەی کەرتی تەندروستی ئەم پارێزگایە بکەوێتە سەر سکەی خۆی و بەڕێز جێرەگیری سەرۆکی حکوومەت وەزیری خوێندنی باڵاوە وەزیری تەندروستیش هەموو ئامادەیەکیان دەربڕیەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کەرتی تەندروستی بخەینە سەر ئەو ئوسوسەی کە هەیە کۆتا پرسیارم وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە دوای بوومە لەرزەکە بڕیاری دابوو کە هەر ماڵێکی هەڵەبجە یەک بەرمیل نەوت وەربگرێت پێم وا بێت سبەی دوو سبەی دابە شەکری ئەگەر هەڵە نەبم باس لەواکرێت لە ڕاگەندراوەکەی وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەڵێ بێ بەرامبەر بەڵام ئەوترێت گوایە لە هەڵەبجە 25,000 لە خەڵک وەرەگیرێت ئەمە پرسیاری خەڵکە من دوێنێ لە جێگەیەک لە هەڵەبجە دانیشت بووم باسی ئەمەیان کرد ئەم پارەیە وەرئەگیری یا وەرناگیری من ئەمڕۆ لیژنەکەش هاتوونەتە ئێرە لە دەربەنی خان چۆن ئەگوزارێ لە هەڵەبجە شەروایە پارە وەرناگرێت هیچ بابەتێکی پارەمان نەبیست ئەمەش بابەتێکی گرنگە بەنسبەت وڵاتیانەوە بەڕێز کاک عەلی عوسمان پارێزگاری هەڵەبجە زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکان بێگومان ئێمە وەکو کوردستان 24 بەرنامەی دیکەشمانە بێ بەنسبەت هەڵەبجە و خەمەکانی هەڵەبجەوە بینەرانی ئەزیز زۆر سپاس کە بینەرمان بوون لە پارێزگای هەڵەبجەوە سپاس بۆ ئێوە و تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی